دڵم تایان گەوپەرێ شایانم دەمێکاو خەیاڵم هەر دەمایی لایانەی خەمێکاو ئەوەندایە دڵپەڕێم پێم خۆشە بگریم کە فەرمێسک و هەنا سایەش مەرهەمێکە دەمێنێ با بمێنێ هەر دەمێنێ یادی تۆ لە دڵی مندا دەمێنێ. دەنگت باشە بۆی قەناعەتی تر زیاتر بێنم شتێکی تر بڵێ کەم کورت بێنە 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 گەردن زەردی جوانە بێنە بۆ دەم کوژی بە تەنیایی لە هەڵدێران جێمەهێڵە. من خۆم دەست پێ یەکەم لە خۆمەوە من بەڵێ ئەمیش دەڵێم بەڵێ ئەمیش دەڵێم بەڵێ منیش بڵێ پیرۆزە وەرە بێنە 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 گەردن زەردی جوانە بێنە بە تەنیایی لە هەڵدێران جێمەهێڵە. دەم خۆش سەرکەوتوبی بۆ هیوایان هیچ کەسێک بەجێت نیاڵە بەڵام تێکستەکەی پێم وابێ دەڵێ لە هەندەران نەک هەڵدێران. باشە تێکستی گۆرانەکان باشتر لەبەر بکەن.